خۆی نەک پەرلەمانتار هەر هاوڵاتیشی ئەم هەرێمە ببینیت بهێنیتە قسە بڵێ لە ئەدای پەرلەمان ڕازیە بێگومان ئەڵێن نەخێر، بڵێ لە ئەدای حکوومەت ڕازیە ئەڵێن نەخێر، بڵێ لە ئەدای دەسەڵاتی دادوەری کە دادگاکان نوێنەراتی ڕازیە بێگومان ئەڵێن نەخێر. خەڵک تێبینێکی زۆریان هەیە و ڕەواشە بەشێکی زۆری تێبینیەکانیان. بەنسبەت منیشەوە وەکو ئەندامێکی پەرلەمان بێگومان لە ئەدای پەرلەمان ڕازی نین. بەشێک لەو ڕازی نەبوونەمە گەڕێتەوە بۆ ئەوەی بۆ نمونە ئێمە لە وەرزی یاسادانانی بەهارەمان درێژ کردەوە بۆ ماوەی مانگێک. ئەمڕۆ 27 مانگە دانیشین و لەسەر مەسەلەی موچەی خەڵک لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارە بەبێ هیچ دقێکی قانونی 121 بۆ 150 موچەی کەم کردەوە. موچەخۆری وا هەیە 500,000 دینار موچەیەتی سای 20 موچەکەی لێ بڕاوە کرێکی هێشتا یعنی نیێژیانی لەسەر موچەیە ڕاگیر کرد جگەلەوەی چەند دوو مانگ تێپەڕێم جار موچە درێدەوە لە مانگی حوتای نیشتە موچەی مانگی حوت تەواوەکەین موچەی مانگی سێ نەدراوە. زۆر پرسیکە کە پەرلەمان پێویستەکە یەخەی حکوومەت بگرێ محاسبەی حکوومەت بکە و ئەرچی حکوومەتە کە خزمەتکار بێ نەکراوە. کێ بەرپرسە؟ بەشێکی گرنگی پەرلەمان لە ماوەی ڕابردووە بوو بە شوێنێک بۆ یەکلاکردنەوەی ململانەی سیاسی نێوان حیزبەکان بە تایبەتی پارتی و یەکێتی. یعنی پەرلەمان نابێ بێ بە شوێنێکە هەم بڕیاری تۆ سیاسیتی ئادەی هەم بڕیاری پیشەیی قانونی هەموو مەسەلانێمەتی یەکەین کاری پەرلەمانی چەنە کاری پیشەی و یاسادانانە و بەشێکی تریکاری سیاسیە، بەڵام بەو شێوە زەقە ناکە ئەجێندای حیزبی زاڵ بێ. لەبیرمان نەچێت جاری وا هەیە بەڕێوەبەرێکی گشتی بەقەدر 100 پەرلەمانتار دەسەڵاتی هەیە و ئەتوانێنە کۆمەڵە شت بگۆڕێ، بەڵام پەرلەمانتار کاتێک لەوەیە کە تۆ بەپی پێڕە و پرسیارەکەی یا بۆ پرساندن وەزیرێک بانگەکەی دوجار دەنگەکان بڕیارەیە، زۆرینە و کەمینە بڕیارەیە. لەبیرمان نەچێت ڕاستیەکەیە هەموو حیزب نوێنەرایەتی هەیە و حیزب ئەبێ ئەجێنداکەی خۆی جێبەجێکا، بەڵام ئەو ئەجێندایانە ناکە سەرف حیزبین، ئەبێ ئەجێندایەک بێ بۆ خێری گشتی. ئەمە ئێستا ڕەنگە ناحەقی بەرامبەر بەم خولی پەرلەمان نەکرێت. تۆسێکە خولی ڕابردوو 2 ساڵ زیاتر داخرا باشە خولی یەکەمی پەرلەمانی کوردستان لە شەڕی ناوخۆی ئامانزانی چی کرا بەرامبەر بە پەرلەمان باشە. یعنی لە خولەیەک لە دوایەکەکانە پەرلەمان بێ ئەرزش کراوە نیە بەس لەم خولێ بێ بڵێن هەموو خولە خراپترین خولە. من هیوادارم هاوپیشەکانم بەڕاستی زۆر پیشەیانەترەوە بکەن لە ڕابردووە زۆر جاربینی ومانە زۆر لە پەرلەمانتارەوەی نەکردووە و ڕۆحی ململانەی حیزبایەتی قاڵ بکرێتەوە لە ناو پەرلەمانە.